دەرکردنی ڕۆژنامەیەک بە ناوی ڕۆژنامەی کوردستان 123 ساڵ بەر لە ئێستا قۆناغێکی مێژووی گرنگە بەو پێی ڕۆژنامەکە بە ناوی کوردستانەوەیە و ئەو کات ئەو دەم لە ڕاستیە گەیاندنی دەنگ و ڕەنگی کورد لە ژێرناوی کوردستان بە تایبەتی لەسەر ئاستە ڕۆشنبیرێکە و بە ناوی ڕۆژنامەیەکەوە و گرنگی خۆی هەبووە. ئەو سەردەمە لە ڕاستیە ئەو ڕۆژنامەیە توانیوێتی لانی کەم لەسەر ئاستە نەتەوەی نیشتمانەکە ئیشی لەسەر کاوە هەوڵ بدات لە ڕاستیە کوردی ژۆک و گەلانی دیکەی ناوچەکە و جیهانیش بەشدار بێ لە مەسلەی بە جیهانیکردنی گەیاندنی پەیام و دەنگی ڕخۆی وەکو نەتەوەیەکی زیندوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دنیای دەرەوە. ئەگەر ئەو قۆناغە مێژوویە ببەستینەوە بە ئێستا و ئامانجەکانی کە ئەو ڕۆژنامەی کوردستان لە پێناویدا هاتە ئارا لە ڕاستیە دوو زەمەنی زۆر جیاوازن بەو پێی کە لە ئێستاە بەهۆی سەردەمی کرانەوە و جیهانگیری و مەسلەی بەربڵاوبوونی میدیا و کاریگەریەکانی میدیا لەسەر تاکی کورد و شکاندنی سنوورەکان و بە جیهانیکردنی گواستنەوەی بیرۆڕاکان لەسەر ئاستی تاکو و لەسەر ئاستی نەتەوەی و نیشتمانیش لە ڕاستیە ئەوەی ئێستا هەیە جۆرێکە لە بەداخەوە جۆرێکە لە فەوزا لە گەیاندنی دەنگ و ڕەنگ و پەیامەکان ئەوەندەی ئێستا ئێمە پێویستمان بەوە هەیە کە میدیایەکی بەرپرسیارمان هەبێت لەسەر ئاستی نەتەوەی نیشتمانی ئەوەندە پێویستمان بەوە نییە کە میدیایەکی بێسەر و بەرمان هەبێت. ئێستا ئەگەر سیر بکەین لە هەموو مەجالەکان بەداخەوە بەڕاستی بە تایبەتی سۆشیال میدیا ئەگەر سیر بکەین سۆشیال میدیا تەنانەت ڕۆڵی کاک سامان پێشەوەی بڕۆیتەنەوە باسی کە ناوی سۆسیال میدیایە جێپێلەقکردنی ڕۆژنامە وەکو وەڕاق کۆی کە بەردەستەوە کۆی کە لە مەسەکرێ ینی بۆچی ئەگەڕێنین تو سەبەبەکەەوەی سەردەمەوەکەوەکە یاخود ئەوەی کە پێڵێن هەریەکەمان ئێمە خاوەنی ئەکاونتێکی یا خاوەنی ڕۆژنامەیەکی نەمیشەکە لە جیبان بێگومان یەکێک لە ئەسبابەکان ئەوەیە لە ڕاستیە هەرکەس لە نێو ماڵەکەی خۆیەوە لە نێو سوۆشیال میدیا و لە میدیاشا بەگشتی بۆ خۆی ئەتوانێت دەنگ و ڕەنگ و پەیامی خۆی بگەێنێ بەبێ و هیچ سانسۆرێکی لەسەر بێ لێرەوە کەوتۆتە سەر ئاستی هۆشیاری تاک ئەم تاکە چۆن ئەتوانێت مەسەلەن لە مەجالەکەی خۆیان لە بوارەکەی خۆیان سۆشیال میدیا بەکار بهێنێ لەبەرەوە بینین لە ڕاستیە جۆرێک لە نابەرپرسیارەتی هەیە مەش پێویستی بەوە هەیە بە یاسا ڕێک بخرێتەوە و یاسایی کە لە ساڵی 2007 دەرچووە هەوڵ بدرێت گۆڕانکاری تیا بکرێ و وردەکاری تیابێ هەم تاک و هەم میدیاکانیش بەرپرسیار بین و ئازادی ڕۆژنامەگەری بە شێوەیەکی گشتی هەبی و بایەخی پێ بدرێ بەڵام وەکو ئەبینین لە ڕاستیە بەهۆی ئەو هۆکارانەی کە باسمان کرد ینی بەداخەوە حتا مەسەلەن مەسلەی خوێنەری جددی و دەرکردنی ڕۆژنامەکان لە ڕووی جاران مەسەلەن تایتڵی هەواڵێک لە ڕۆژنامەیەکە دەنگدانەوەی بوو لەسەر ئاستی کوردستان بەڵام بەداخەوە ئێستا ئەوە نەماوە ئێستا ئەوەندەی کە تەرکیزەکرێتە سەر مەسەلەن هەواڵەکانی لە نێو سۆشیال میدیا و یان هەندێک کەناڵی میدیایی گەورەی تریش هەن بەڕاستی کاریگەریان هەیە بەڵام وەکو باسم کرد یەکێک لە ئیشکالیەتەکان ئەوەیە لە ئێستاە میدیای بە شێوەیەکی گشتی ئەڵێم بە شێوەیەکی گشتی ئەڵێم میدیای بەرپرسیار نییە لەسەر ئاسی مەسەلە نەتەوەی نیشتمانێکە یعنی ئێمە لە قۆناغێکین هێشتا لە ڕاستیان نەگەیشتون بە قۆناغی بوون بە دەوڵەت کەواتە پێویستمان بە جۆرێک لە خۆڕێخستنەوە و لە فۆرمێکی نوێی ئیشکردن و کاری میدیایی و هەم ئازادی ڕۆژنامەگەریش فەراهەم بکرێت و هەم جۆرێک لە پابندبوونیش دابنرێت بەڕاستی بۆی تاک و میدیاکانی هەست بە بەرپرسیارەتی بکەن. سەرەتا دیارە ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە مێژووی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی گشتی مێژووی گەلی کووردا دیارە ئەمڕۆ یادی 123 ساڵەی ڕۆژنامەی کوردستانە دیارە ئەم ڕۆژنامەیە با بڵێن دەستپێکێکی گەورە بوو بۆ ئەوەی کە کاری با بڵێن ڕۆژنامە لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لاتوانم بڵم لە هەر چوار پارچەی کوردستانە بەڵاسی دەستپێکێکی گرنگ بوو دیارە ئەم ڕۆژنامەیە لە هەلومەرجی تایبەتی خۆیدا لەو کاتەدا کە بنەماڵی بەدرخانەکان با بڵێن سەرکردایەتیان نەکرد و دەستی نووسەرانی ئەم ڕۆژنامەیە بوون ڕۆڵێکی گەورەیان بینی و گرنگی ئەم ڕۆژنامەیەوە بوو کە لە دەرەوەی با بڵێن خاکی کوردستانەوە چابەکرا لە وڵاتی میسر چابەکرا و کۆمەڵێک با بڵێن عەدەدی زۆری دەرچووم ڕۆژنامەیە کە نزیکەی 30 عەدەد بوو دیارە زیاتر تعبیری لە مەسلەی جوگرافیای جیۆپۆلیتیکی
دەوڵەتی کوردە کردەوە باز لە مەسەلە ئەدەبیەکانی ئەو کاتە مەسەلە سیاسیەکان کە ئەو کاتە بەپێ ئەو قۆناغی کە ئەو کاتی ڕۆژنامەکەی تێدا دەرچوو بوو بەڕاستی هەنگایەکی گرنگ بووە دەستکەوتێکی گرنگ بوو ئەگەر بین لە ئێستادا مقارنەیە بکەین بەراوردێ بکەین لەگەڵ دۆخی ڕۆژنامەگەری ئەو کاتە و لەگەڵ ئێستادا توانین بڵێن جیاوازیی گەورە هەیە مفارقەیەکی مێژووی گەورە هەیە ئەو کاتە ئەگەر بە مەنزوری ئێستا سەیری ڕۆژنامەگەری ئەو کاتە بکەین دەتوانین بڵێن باڕاستی دەورێکی گەورەی هەبووە و ڕۆژنامەیەکی زۆر ئازاد بووە و بنەماکانی کاری ڕۆژنامەگەری لەو کاتەدا جێبەجێ بووە و بەپێی یاسا و ڕێساکانی ئەو کاتە ڕۆژنامەگەری کە بەنای ڕۆژنامەی کوردستانەوە ئیشی کردووە بەڕاستێکی دەورێکی گرنگیەوە لە هەموو ڕۆکانەوە بە مقارنەی ئێستا ئەگەر ببینینەوە بەداخۆ من ئەگەل وەکو هەم نووسەرێک و هەمووەکو یاساییەکیش قسە بکەم ئەتوانم بڵم قۆناغی ئەو کاتی ڕۆژنامەی کوردستان باشتر بۆ لە قۆناغی ئێستا بۆچی؟ لە ئێستادا باڵێن دنیای ڕۆژنامەگەری کوردی وەکو بازاری شێواوی لێ هاتووە تۆ ناتوانی ڕۆژنامە نووسانی جددی ئەوانەی کە خاوەن قەڵەمی برشتن ئەوانەی کە کاتێک کە دەزێنە قەڵەمەکە و نووسینێگە نووسن جیاوازیان لەگەڵا بکەیتەوە لەگەڵ کۆمەڵێک نووسەر کە توانم بڵێن ئەوانە زیاتر وەکو کوردەڵێت داڕشت نایی نووسن نووسین نییە بەداخۆ ستونەکانی ئێستایی با بڵێن ڕۆژنامەی کوردی یا ڕۆژنامەوانی کوردی زیاتر ستونەکانیان بۆ ئەو کەسانە تەرخان کردووە کە لە ناوەڕۆکە ڕۆژنامە نووس نین لە ناوەڕۆکە نووسەر نین و نووسینەکانیان تعبیر نییە لە دۆخی ئێستای هەرێمی کوردستان لە ئێش و ئازارەکان بۆیە ئەتوانم بڵێم ئەو مفارقە تاریخی مفارقەیەکی گەورەیە ئەگەر ئێمە بمانوێت تەجروبە لە ڕۆژنامەیەکی ئازادی سیاسی کۆمەڵایەتی ئەدەبی ببینی نەبێ بڕۆینەوە سەر ڕۆژنامەی کوردستان لە ئێستادا بە شێوەیەکی زۆر کەم ئەتوانم بڵێم ئەم جۆرە ڕۆژنامانە لە هەرێمی کوردستانە کەمە وجودی نییە و کاریگەری مەسلەی سۆشیال با بڵێن مەسلەی میدیای سۆشیال و ئەمانەش کاریگەریەکی تەواوی دروست کردووە لەگەڵ ئەو وەزعەیە کە هەیە و مەسلەی ڕۆژنامەی ئەلکترۆنی جاری کاتوانم بڵێمەوە کاریگەریکی خراپ و سلبی دروست کردووە ئەگە کۆی گشتی ئەمانە ببورە لێک بینەوە ئەتوانین بڵێن لە ڕووی یاساییشەوە ڕۆژنامە نووسان و ڕۆژنامەگەری کوردی با بڵێن سەقافەتێکی یاسایی وای نییە ئێمە یاسایەکمان هەیە پێوتێ یاسایی بەڵێ 2010 تێگەی کاری پێکرێ وەکو ڕۆژنامە نووسان و بەپێی ئەم یاسایە هەم ئیتیکی کاری ڕۆژنامە نووسی و هەم سنوورەکانی ڕۆژنامە نووسێک پەیامنێرێک دیاریەکات و تۆ نابێت ئەم قەڵەمە یاخود ئەم مایکی کە هاتە بەکاری بێنی بۆ تەشیر و بۆ شێواندن بەقەدەرەوەیە بێ بەڵێ لە ڕووی یاسایەکەوە بە شێوەیەکی با بڵێن کەم کاری پێکراوە و سەقافەتێکی با بڵێن یاسایی لای ڕۆژنامە نووسان نییە خۆی بێگومان ئەبێ یاسا هەبێت چونکە مەگەر یاسا نەبێت قسەیەکی بەناوبانگی ژیانی ئەڵێت ئازادی تۆ تا و کاتەیە کە ئازادەکەی من پێشێل نەگەی ئەگەر ئەم یاسایە نەبێت تۆمە ئازادیانە پێشێلەکەی مافی من پێشێلەکەی بۆیە لە هەرێمی کوردستانە موسساتە تەنفیزیەکان و جێبەجێکار ئەبێ ئەم یاسایانەوە لە واقعدا جێبەجێ بکەن و بەپێی ئەو یاسایە کارەکانی خۆیان بکەن و با بڵێن ئازادی بەرامبەر پێشێل نەکرێن و تەشیر و ناوزڕاندن و ئەمانە بەپێی یاساکان عقوبەی وەدانراوە ئەگەر سەیری بەیاننامەکانی سەرۆکایەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەین دیارە دۆخی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە دۆخێکی زۆر خراپە دەبێت دەستگای با بڵێن تەشریعی و لەگەڵ دەستگای تەنفیزیا با بڵێن یەکانگیر من لەگەڵ یەکتریا بۆی بتوانن هەم یاسایەکی باش و بەدکار لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکەن و هەم حکومەتی با بڵێن حکومەتی هەرێمی کوردستان لە وەکو لایەنە تەنفیزیەکەشی سەرەتا ئەمەوێ دەستپێکەکە بەوە بێکە پیرۆزبایی لە ڕۆژنامە نووسانی کوردستان دەکەم ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و جارێکی تریشەر پیرۆزبایی یەکەم کە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی فەرمی و بە یاسا ئەمڕۆ کە 22 نیسانە کردیە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە ڕاستیا ئەم ڕۆژە بۆ ڕەنگە بۆ هەندێک لەو نەتەوانەی تر کە دەوڵەتیان هەیە و کیانی سیاسیان هەیە زۆر گرنگی و ئەهمیەتێکی وای نەبێ بەڵام بۆ کورد کە دەوڵەتی نییە کە کیانی سیاسی نییە کە کاری ڕۆژنامەگەری بەشێ بۆ لە خەباتی سیاسی بەشێ بۆ لە قوربانیدان بەشێ بۆ لە شۆڕژێڕێتی گرنگێکی خۆی هەیە بۆیە ئێمە لە کاتا هەم ڕۆژی هەم یادی وشەی کوردیەکەینەوە کە لەسەر ڕۆژنامە چاپ کراوە
هەمیادی ڕۆژنامەکەینەوە ڕۆژنامەیەکەکەینەوە کە 123 ساڵ لەمە و پێش وەکو دیاردەیەشی ڕۆشنبیری ئەو سەردەما بڵاو کراوەتەوە کە کوردیش لەو سەردەمەدا لە 123 ساڵ لەمەوە پێشەوە نوخبەیەشی کورد بیریان لەوە کردوەوە کە ئەوانش وەکو میلەتانی تری پێشکەوتوو بەشدار بن لە چوونە ناو ئەم قۆناغە پێوترێ قۆناغی چاپەمەنی قۆناغی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەیان دەرکردووە کە ئەمە جێی شانازیە گەر چی ڕۆژنامەکە لە چوارچێوەیەکی زۆر سنوورداریش بڵاو کراوەتەوە بەڵام هەر هەنگاوەکە کە چوونە ناو ئەم پرۆسەیەوە بۆ خۆی گرنگ بووە و لە پاڵ ئەوانشدا هەمووی ڕۆژنامەگەری کوردی دەرکردنی ڕۆژنامەی کوردستان بەشە بۆ لە خەباتی سیاسی بەشێکی گرنگ بۆ لە خەباتی نەتەوەیی خەباتی هۆشیارکردنەوەی کورد بە مافەکانی خۆی خەبات بۆ پاراستنی زمان دروستکردنی دەوڵەتی نەتەوە لە ناو زمانە لە ناو ڕۆژنامەیە کە بەڕاستی ئەمە ئەرچێکی گرنگی ڕۆژنامەی کوردستان بۆ لەو سەردەمەدا و ئەم ڕۆژنامەیە گەرچی لەسەر ئاستێکی زۆر نوخبەوی چاپ کراوە و بە بەشداری کراوە بە نووسین تێیدا لەسەر ئاستێکی سنوورداریش بڵاو کراوەتەوە ڕۆژنامەکە بەڵام هەر بۆ خۆی بوونی ڕۆژنامەکە گرنجێکی هەبووە گرنجێکی مێژووی هەبووە بۆ خۆی هەنگاوێک بۆ بۆەوەی کە بە دوای ئەوە لێرە و لەوێ لەم شار لەو شار لەم ناوچە لەو ناوچە لەم بەشی کوردستان لەو بەشی کوردستان لاسایی کراوەتەوە ڕۆژنامەی تر دەرکراوە گۆڤاری تر دەرکراوە لەلایەن نوخبەی ڕۆشنبیرانی ئەو سەردەمەی کوردەوە یعنی ڕۆژنامەی کوردستان ڕچەشکێن بووە بە دوای خۆیدا کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیری دیکە هاتوون و ڕێگای ئەم ڕۆژنامەیان گرتووە ڕێگای میقداد مەدحەت بەدرخانیان گرتووە بۆ بڵاوکردنەوەی ڕۆژنامە و ڕۆڵێکی گرنگیشیان هەبووە. خۆی ئەمە وردەکاری زیاترێوێ کە ڕەنگە لێرە مەجال نەبێ ئەو وردەکاری قسەی لەسەر بکەین بەڵام بۆ خۆی ڕۆژنامەگەری کوردی بە چەند قۆناغێک دابەژەکرێ مەسەلا هەموو ئەو قۆناغانەی تر تقریبن لە یەکەچن تا ڕاپەڕینەوە تا فترێک دوای ڕاپەڕینە یعنی ئەو قۆناغانە ئەتوانی ناوی بنین قۆناغی خەباتی نیشتیمانی و نەتەوەیی یعنی ڕۆژنامە لەو سەردەمانە جگە لە هەندێک ڕۆژنامە و گۆڤار کە لەلایەن دام و دەستگا ڕۆشنبیریەکانی سەر بە حکوومەتی عێراقی کە دەرەکرانەوەانە پەیامەکانیان تەنها پەیامە ڕۆشنبیریەکانیان چکە گۆڤار و ڕۆژنامانە هەندێک پەیامی ڕۆشنبیریان هەبوو کە قسمەتێکی زۆری بواری ڕۆشنبیری کوردی کردووە بە ئەوەمان لەبیر نەچێت بەڵام لای جانبە سیاسیەکەی خزمەتی باسی کردووە جگەل لەو ڕۆژنامانە ئەوانی ترە و ڕۆژنامانەی تر هەمویان لە چوارچەوەی خەباتی نیشتیمانی و نەتەوەیی بوون بەڵام ئێستا لە دوای ڕاپەڕینەوە ڕۆژنامە چێتە ڕۆژنامەگەری کوردی چێتە قۆناغێکی ترەوە کە پێی لە کوردستانی باشوورا بە تایبەتی لەوە تێپەڕیوە ئێمە لە قۆناغی خەباتی سیاسی و خەباتی نیشتیمانی و نەتەوەی یابین ئێستا ئێمە لە قۆناغێکان پێوترێ ئازادی یعنی ئێمە لە قۆناغی ئازادیە ڕۆژنامە و میدیا تا ڕادەیەکی زۆر ئازادە ڕەخنە لە دەسەڵات بگرێ ڕەخنە لە دام و دەمزگا و دامەزراوەکان بگرێ ڕەخنە لە سەرکردەکان بگرێ بەڵام بێگومان لە هەموو شوێنێک لە هەموو وڵاتێک یاسا هەیە ئیتیکی ڕۆژنامە نووسی هەیە ئەخلاقی ڕۆژنامەوانی هەیە و هێڵی سوور هەیە کە هەندێشت هەیە مەسەلا بە تایبەتی مەسایل با ئەو بابەتانی کە سەروەری نیشتیمانین یان با بڵێن ئەوانەی کە ڕەمزی نەتەوەیی و نیشتیمانین ئەم ڕەمزانە لە زۆر وڵاتە بە یاسا ئەپارێزرێن لە لێدان لە شکاندن چکە ئەم نەتەوانە لەسەر ڕەمزەکان ئەژین ینی ئیمتیداد بەبوونی خۆیان نەدەن و نابێ ئەم ڕەمزانە لێیان بدرێ بشێنرێن بەداخەوە لە کوردستانی باشوورا ئێسا ڕۆژنامەگەری وەکو جۆرێ لە فەوزای لاتەوە بە تایبەتی سۆشیال میدیا هەر هیچ بەهایەکی بۆ کاری میدیا ڕۆژنامەوانی نەهێشتوێتەوە و تێکەڵیشی کردووە یعنی زۆر خەڵک هەیە کە بەحاڵ خوێندەواریەکی هەیە یعنی مەسەلا پیجێکی هەیە ئەکاونتێکی هەیە لە فەیسبووکە بۆ خۆی خاوەن ئیمتیازە سەر نووسەرە پەیامنێرە وێنەگرا بۆنتێرە هەموو شتێکە و تۆ ناشتوانانی ڕێگای لێ بگری و ئەمە وای کردووە کە ئەگە تۆ سەیری تۆ ڕۆکۆمەڵایەتیەکان بکەی نووسری جددی و کۆلکە خوێنەواری لێکجان هاکرێنەوە ڕەنگە کۆلکە خوێنەوارێک خوێنەری بابەتەکانی زیاتر بێت لە نووسەرێکی زۆر جددی بۆیە سۆشیال میدیا زەربەیەشی گەورەی لە میدیا داوە و لە کاری ڕۆژنامەوانی داوە و هەر سۆشیال میدیاش بۆ خۆی کاریگەری ڕۆژنامەی کاغەز و گۆڤاری نێشتووە بەڕاستی و کاریگەری ڕادیۆی نەهێشتووە و کاریگەری تەلەڤیزیۆنیشی کەم کردوێتەوە لە ئایندەدا ڕەنگە کاریگەری تەلەڤیزیۆنیش نەهێڵێت چونکە سۆشیال میدیا جێی هەمویانی گرتوێتەوە.
پێش هەموو شتێک ڕۆژنامەی کوردستان کە 123 ساڵ پێش ئێستا دەرچووە لە دەرەوەی وڵاتەوە بۆ خۆی نیشانەی ئەوەیە کە ئەو کاتەش کوردستان لە ژێر دەسەڵاتی عوسمانیەکان و ئێرانیەکانە ئەو ئازادیە نەبووە بۆ کورد کە بتوانێت لە وڵاتی خۆیان ڕۆژنامە دەربکە. بەڵام لەگەڵەوەشە ئەو ڕۆشنبیرانی کورد بە تایبەتی بنەماڵەی بەدرخانەکان بیریانەوە کردوتەوە کە پێویستیەکی زەروریەکی مێژووی هەبووە کە کوردیش وەکو نەتەوەکانی تر گۆوارێ ڕۆژنامەیەکی هەبێ کە لە ماوەی ئەو چەند ساڵەی کە ئەوان ئەو ڕۆژنامەیان دەرکردووە پێم وابێ 32 ژمارە یاخود سەروی ئەوەندەیان لێ دەرکردووە لە 3-4 وڵاتی جیاواز و بۆ ئێمەی ڕەنگە خۆ ئەگەر بۆ سەردەمی خۆی ڕۆژنامەی کوردستان گرنگ بووە لەبەرەوەی هەستی نەتەوایەتی وە گرنگی زمان بۆ نەتەوەیەک دەرەخاکە بتوانێت بە زمانی خۆی ڕۆژنامە دەرکا کتێب دەرکا. هەر بۆیەشە کە ئێستا ژێمە شانازی پێوە لەگەڵەوەی کە چەند لاپەڕەیەک بۆ ڕەنگە لە کۆمەڵی هەواڵی تایبەتی سەرەتایی تیا بووە بەڵام وەکو بناغەیەک بۆ ڕۆژنامەگەری کوردی بناغەیەکی گرنگ بووە چونکە هەروە گوتم ئەو کاتە کوردستان ئازاد نەبووە و بۆیەشەکە ینی لە ترسی عوسمانیەکان ئەوانە لەوێش گوشاریان خسوونەتە سەر ینی لە میسریش و دوایش کە چۆتە ئیرلەندا ئەوانە دیارە بێ بڵین لە کوردستان ئەوەی ینی ڕۆژنامەگەری لە فەزایەکی ئازاداکرێ ینی تۆ ئەبێت زانیاری لەبەر دەستا بێ بۆ ئەوەی بتانی ڕۆژنامەیەک یاخود تیڤیەک یاخود ڕادیۆیە کە بە باشی بەڕێوەبەری بۆ ئەبێ دەست بگا بە سەرچاوە زانیاریەکان. ئەمەش لە کوردستانە بە گوێرە و یاسای ڕۆژنامەنووسی کە هەیە کراوە بەڵام هەتا ئێستاژە بێ بڵین یعنی ئێمە ڕخنەیەمان لە حکوومەت و لە دەسەڵاتی خۆمان هەبێ کە ئێستا ینی بە شێوەیەکی باش زانیاری ناخەنە بەردەستی ڕۆژنامە نووسان ئەبێ سنوورێک بۆ ئەو پاشاگەردانی دابنێن کە ئەمڕۆ هەیە بە تایبەتی مەسەلەی ژنێودان و مەسەلەی سوکایەتیکردن و بەڕەمزە کوردیەکان و یعنی ئەمە شتێکی زۆر ناشرینە. مەمە قەنەعاتی من وایە حیزبی کوردی دەسەڵاتی کوردی ئەگەر بیەوێ دەتوانێت ئەوە بنە بڕکە بەڵام ئەبێ لە پێشە لە خۆیەوە دەست پێ بکە مەسە بۆ نمونە پارتی لە خۆیەوە دەست پێ بکە یەکێتی لە خۆیەوە ینی لە حیزبەکان خۆیان ڕێگە نەدەن کە مەسەلەن ینی دڵنیا دەکەم ئەگەر ئەوان تەبابن ئەوە ئەو شەڕ و هەڵایی کە لە ناو ئینتەرنێت و سۆسیال میدیا و تەنانەت ڕۆژنامە و تیڤیەکانە هەیە نامێنێ بەڵام کە ئەوان تۆزێک گرژیەکەوێتە بینیان بەداخەوە جارێکتر مەلەفەکان لە چەکمەجەکان دەرێنەوە ئەمە ژواکاتەوەی کە بەڕاستی بینەر و بیسەر و خوێنەری کورد میزاجی تێگەچێ بەو. پیرۆزبایی لە تەواوی ڕۆژنامەنووس و کەناڵەکانی ڕاگەیاندن لە کوردستانەکەین بە بۆنەی 123 هەمین ساڵیادی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی و دەرچوونی یەکەمین ڕۆژنامە بە ناوی ڕۆژنامەی کوردستان وەک ڕێکخراوی کوردستان دیالۆگیش بە گرنگ مانزانی لە ساڵیادی دەرچوونی ڕۆژنامەی کوردستان و یادی ڕۆژنامەگەری کوردی بەرز ڕابگرین و چالاکی ئەمڕۆمان پەنێڵێکە بۆ ژمارەیەک مامۆستای زانکۆ لە بواری ڕاگەیاندن و ژمارەیەک نووسەری بازمون بە ئامادەبوونی ژمارەیەکی گەنج و خوێندەوار و ڕۆژنامەنووس ئەمە زمان لێی گفتوگۆکردنی پرسی ڕۆژنامەگەریە بە تایبەت لە باشووری کوردستان و دووبارە قسەکردنەوە لەسەر ئازادی ڕادەربڕین کێشە و ئەستەنگەکانی بەردەم ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەگەری لە کوردستان بە تایبەتیش لە باشووری کوردستان و لەگەڵیشە خەڵاتی چل ڕۆژنامەنووس لە کەناڵەکانی ڕاگەیاندنمان کرد کە هەوڵماندا ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان ڕێزلێنانیان بۆ بکەین لە ئاست و پێگەی جیاواز لە پامنێران و پێشەشکاران لە تەکنیکاران و مۆنتێر و کامێرامانەکان بۆ هیوایی کە بتوانین هەم لە ڕێگەی ئەو ڕێزلێنانە بۆ ماندووبوونی ڕۆژنامەنووسان ڕێزێک بێت لە هەوڵ و کۆشی ئەوان و سەرباری ئەوەش پەنێڵەکە ئامانجمان لێی گفتوگۆی نووسەران و ڕۆژنامەنووسان و ئەکادیمیستە ڕاگەیاندکارەکان بوو بە ئامانجی ئەوەی کە خزمەتی زیاتری میدیا بکەین هەمومان ڕخنەمان لە دۆخی میدیایی هەیە لە هەرێمی کوردستان سەرباریەوەی کە ئازادی ڕادەربڕین بە ئاستێکی باش بەرکەماڵە بەڵام خراپ بەکارهێنانی کەناڵەکانی ڕاگەیاندن پرسیاری بەشێک لە خەڵکی کوردستانە و بە تایبەت خوێندەواران و نووسەران و ڕۆشنبیران
ئەم بابەتەمان کردوتە تەوەری گفتوگۆ و خۆشحاڵیشین لەوەی کە وەک ڕێکخراوی کوردستان دیالۆگ ڕێکخراوێکی کللتوری فەرهەنگی لە پایتەختی ڕۆشنبیری کوردستان لە سلێمانی لە شارە حیاتەکەەوە خزمەتێک بە دۆخی ڕۆژنامەنووسان بکەین. سەرەتا پیرۆزبای ڕۆژی ساڵیادی ڕۆژنامەنووسی لە سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستان دەکەم. سەبارەت بە مێژووی سەرهەڵدانی ڕۆژنامەی کوردستان ئێمە زۆر گرینگە ینی ئەو بەرچاوڕوونیەمان هەبێت کە ناوی ڕۆژنامەکە با بڵێن کاتی دەرکردنەکەی چۆن بۆ چۆن نەبووە یاخود ئامانجەکانی باسی ئامانجەکانیش بکەین. ئێمە ناوی کوردستان کاتێککە دانراوە لە سەردەمێکدا بۆ کە ناوی کوردستان ئەوەندە بەربڵاو نەبووە لە بەکارهێنان لە ناو خەڵکدا لە سەردەمێکی بووە کە چەندین ئەمارەتی کوردی لە سەردەستی عوسمانیەکان تێکشکێنراون نەماون. هێشی لەوانە ئەمارەتی بەدرخا با بڵێن ئەمارەتی بۆتان و با بڵێن ئەوەی کەوای کرد بنەماڵی بەدرخان دەربکرێن بۆ منفا بچنە مسر بچنە هەندێک وڵاتی ئەوروپا. ئەمانە فترەیەکی با بڵێن ڕەش بوو لە مێژووی کورد لە شکستی کورد. بەڵام دەرکردنی ئەو ڕۆژنامەیە بە ناوی کوردستانیش بەڕاستی وەکو زیندووبوونەوە بوو ڕاحکردنەوە بوو بە بەرنەتەوەی گەلی کووردا. کۆمەڵێک ئامانجی بەدەهێنا بەڕاستی بەشێک لە ئامانجەکان لە خودی ڕۆژنامەکەشدا باسکراوە ئەو کاتەیەکیان ئەوە بوو کە وشارکردنەوەی خەڵکی خاندانی خەڵکە بۆ خوێندن و خوێندەواری ئینجا بەرزکردنەوەی ئاستینەتەوەی خەڵکە. جگە لەوەش خەڵک وشار بکرێتەوە لەوەی کە دەنجی کورد نەمردووە دەنجێک هەیە کە ڕاستە لە دەروی وڵاتە بەڵام دەگاتەوە ناو خەڵکە خۆیان. ئەم ڕۆژنامەیە لە ناو خەڵک سوۆشال میدیا پێش هەموو شتێک چونکە ناوی میدیای خەڵکە سوۆشال میدیایە پێویستی بە وشیاری هەیە بە وشیاری هەیە بە پەروەردە هەیە. ئێمە بەڕاستی کەم و کوڕێکی زۆرمان هەیە لە بواری پەروەردە کە لە سەرەتای خوێندنەوە چۆن ئەم سوۆشال میدیایە و تەکنەلۆژیای نوێی میدیا کە مۆبایل و تابلێت و کۆمپیوتەر و لاپتۆپ و ئەوانە دەگرێتەوە چۆن ڕاهێنان بە قوتابی سەرەتایی ناکرێت کە تو ئەم شتانە هەن چۆن بەکار بێنرێت. لە زانکۆکانیش پێویستە ئەمە خەڵک وشار بکرێتەوە. اینجا کۆڕ و کۆبوونەوەی سیمینارێک لە تەلەڤیزیۆنەکان بەرنامە پێویستە بەرنامە و چالاکی هەبێت لەسەر وشارکردنەوەی خەڵک بۆ ئەم بوارە. ئەمە بە دەرەجە یەک بەم شێوازە دەکرێت. بەڵام یاساش بێگومانی یاسا بەشێکی زۆر گرینگە بۆ ڕێخستنەوەی هەر بوارێ لە بوارەکانی کۆمەلگا. تۆ پێویستە یاسا دەستکاری بکەیت ئەو یاسانەی کە هەند دەستکاری بکەن. ئێمە بەداخەوە فترەی ڕابردوو بینیمان کە ویسان یاسایەک دانێن کە زۆر دژی بنەمەکانی ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤیش بوو بەڕاستی. ئەم یاسایە بۆ ئەمە ناگونجێت بەڵام یاسایشتر هەیە ئەوەی ڕێگەنەدان بە خراپ بەکارهێنانی مۆبایل بۆ میدیای ئەلکترۆنی گونجاو بڵێ هەم گونجاو نییە چکۆ تۆ پێویستت بەوە هەیە. ئەمە مامەڵە بە تایبەتی لەگەڵ ڕۆژنامەی باڵێن چاپکراو دەکات گۆڤار و ڕۆژنامەی چاپکراوە. بەڵام تۆ تەلەڤیزیۆنت هەیە تۆ ئەم سەردەمە سوۆشال میدیا و ئینتەرنێت هەیە پێویستە دەستکاری بکرێن پێویستە گۆڕانکاریان تێدا بکرێت بە شێوازێکی تر دابڕێژرێنەوە کە ئازادیەکانی ڕادەربرینیش فەراهەم بکەن سنووردانی نەکەن فەراهەمی بکەن و لەگەڵ ئەوەشدا ببنە مایە ڕێخستنەوەی میدیا. چونکە ئەمڕۆ میدیا بەڕاستی بە شێوەیەکی گشتی و سوۆشال میدیاش بێسەروبەرەیەکی زۆری تێدا زاڵە. ئەگەر تۆ بە وشارکردنەوەی خەڵکو و بە یاسا ڕێکی نەخیتەوە بارودۆخەکە بەم شێوازە بەردەوام بێت نەوە لە دوای نەوە باڵێن بەرهەم و بێسەروبەری زیاتر بەرهەمی خراپتر دێنێتە ئارە لە بواری میدیادا.